سەرتان باش بیسەران و بینەرانی رادیۆ سۆشال میدیای کوردستان 24 من دکتۆرە سارا محسینم بە یارمەتی هاوکارانم پرۆگرامێکی نوێی مێتاڤێرسان پێشکەشەکەین لە تەوەر و باسی ئەمڕۆماندا بە شێوازێکی گشتی تیشک ئەخەینە سەر هەموو ئەو توندوتیژیانەی کە لە نێو فەزای یاخود با بڵین لە نێو پانتایی تەکنەلۆژیا بەگشتی و سۆشیال میدیا ڕەنگی داوەتەوە کە ئەویش توندوتیژی ئەلکترۆنیە کە تەواوی توندوتیژیەکانی تر وەکو توندوتیژی گەرونی سۆزداری و هەروەها ڕۆحی و ئاینی و هەتاوەکو فیزیکیش ئەچنە قاڵبی ئەم توندوتیژیە ئەلکترۆنیانەوە. ئێمە دەزانین کە مەبەستەکانی بەکارهێنانی تەکنەلۆژیا بەگشتی و سۆشیال میدیا بە تایبەتی فرەڕەهەندە جیاوازە ئەگەر بێت و سۆشیال میدیا بۆ مەرامی خراپ بەکار بهێنرێت ئەوە کاردانەوەی خراپی دەبێت و دەبێتە هۆی دابڕانی کۆمەڵگە و ئەلێرەوە دەتوانین بڵین کە ڕنگدانەوەی نێگەتیڤی ئەبێ بۆ سەرلایەنی دەرونی و پەروەردەیی چاک و خێزان کە ئەمەیە خودی توندوتیژی بەڕاستی کە زۆر جار لە ڕێگەی پێوتنێکی ناشرینەوەیە یاخود لە ڕێگەی کۆمنتێکەوەیە یان لە ڕێگەی نووسینێکەوەیە یان کورتە ڤیدیۆیەک یاخود وێنەی جۆرا و جۆر. بۆیە لە سۆشیال میدیادا زۆر جار پسپۆڕان پێیان وایە لەبەر ئاسانی بەکارهێنانی ئەم ئامێرە زیرەکانەی بەردەسمان و هەروەها لە ڕێگەی بەکارهێنانی پلاتفۆرمە جیاوازەکانی سۆشیال میدیا کە ئەوەندە بەردەستە ئەوەندە ئاسانە زەمینەی خۆش کردووە یاخود بە دیوێکی تردا بڵین بۆتە ژینگەیەکی لەبەر بۆ برەودان یاخود پەرستەندنی توندوتیژی بەداخەوە لەبەرەوەی دوجار سۆشیال میدیا دەتوانین بڵین کە توانای فەرمانڕەوایەتی کردنی هەیە توانای دروستکردنی ئایدۆلۆژی هەیە بۆ بڕیاردان بەڵام بە پێچەوانەوە هەندێک پسپۆڕانی تر پێیان وایە خودی سۆشیال میدیا هەر وەک یەکێکی دی لە ئامرازەکانی ڕاگەیاندن ڕۆڵ دەبینێت لە چوارچێوەی ئەرکەکانی لە هۆشیارکردنەوەی کۆمەڵگە لە گۆڕینی بۆچوونی خەڵکەکان لە کەمکردنەوەی توندوتیژی. بۆیە ئێمە گفتوگۆی ئەم بابەتە درێژە پێ ئەدەین لەگەڵ میوانی پرۆگرام کە زۆر بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر بەهات حەسیب قەرەداغیە کە بەڕێزیان نووسەر و هاوکات مامۆستای زانکۆن لە زانکۆی پۆلیتێکنیکی شاری هەولێر و زۆر بەخێربێ و ئێوارەت باش. زۆر سپاس ئێواری خۆت و بیسەر و بینەرانیشت باش. زۆر سپاست دەکەین. دکتۆر بەهات گیانە من سۆراغێکم کرد ئەگەرچی لە ماوەکانی ڕابردووشدا ئەگەر بمویست بێ کۆنتاکتت پەیوەندیت لەگەڵا ببەستم بینیم سۆشیال میدیات نەبووە لە ئێستاشدا سۆراغم کرد بە هەمان شێوە هیچ ئاپێکی تۆم نەبینیەوە لە واتسئاپ و یاخود با بڵین لە ئەوانەی کە بۆ پەیوەندیکردن بەکارهێنرێت پلاتفۆرمەکانی پەیوەندیکردن بۆچی فەیسبوک بەکار ناهێنی بۆچی ئینستاگرام بەکار ناهێنی تویتەرت نییە هۆکارەکەی چییە؟ ڕاستیەکەی من بۆ ماوەیەکی کورت بۆ ماوەی چەند مانگێک لە ساڵی 2011 یا 12 بوو فەیسبوکم هەبوو بەڵام کە سەرنجمدا کاتێکی ئەجگار زۆرم دەکوژێ و هیچ داهاتێکیشی نییە یعنی هیچ داهاتێکی ڕەمزی و معنەوی کولتوری بۆ من نییە بە پێچەوانەوە زۆر زەرەرم لێدەدا مەزاجم تێکەدات ئەو دیاردە و حاڵەتانی کە لە ناو ژیانی ئاسایی خۆمی دێ بە دوورەگرم بۆ ئەوەی حوسەڵەم بەرگەی ناگرێ هەستیارم بەرامبەری سێرەکەم لەوێ هەموو دقیقێک لەبەر چاومە یعنی شەڕت پێ دەفرۆشن زۆر بە کورت و مختصری لە ماوەی 5-6 مانگا من 5,000 فرێندم هەبوو و فەیسبوک خۆی نامەی بۆ ناردموتی ئەوە 1100 ئەوەندە کەسی کەش لە ئینتزارایە لەبەرەوەی تۆ چالاکیت ئێمە ڕێگە دەدەین ئەمەشی بۆ زیاکەین یعنی بوو بە 6,000 شتێکیش اینجا لەگەڵەوە مندام خستەر لەو ساوە من لە ساڵ 2012ەوە نەچوومەتۆ سەر فەیسبوک و ناشتمەوە سەری لەبەرەوەی وەکوتم کاتێکی ئەجگار زۆرە کوژێ و مەزاجی مرۆڤ تێگەدات ئینسان ئاگای لە خۆی نەبێت شێوازی بیرکردنەوەی ئەگۆڕێت سلوک و
طبیعەتی ئەگۆڕێ بە ئاراستی خراپ ئەمە هێزی سۆشال میدیا بەڕاستی. بەڵام دکتۆر ڕاشکاوانە ئەگەر وەڵامت بەمەوە ئەمە دیوێکی سۆشال میدیایە، دیوەکەی تری تۆ ئەتوانی زۆر لی سوودمن بی، چونکە دوجار ئەم ژینگەیە ئەکەوێتەوە سەر خودی بەکارهێنەر کە بە چ شێوازێک بەکاری هێنێ، بەم شێوازە تۆ فیدباکەکەی وەرەگریتەوە. بۆیە من یەکێکم لەوانەی یەقینن پێچەوانەی تۆ ناتوانم ینی دوور بم لە پلاتفۆرمەکانی سۆشال میدیا. ئێمە هەوادارانی سۆشال میدیا. من هەستەوەرم بەرامبەری بەڕاستی من نەکەر بەرامبەر بە تەکنۆلۆژیای سۆشال میدیا، بەرامبەر تەکنۆلۆژیا بە گشتی هەستیاریم هەیە لەبەر ئەوەی جۆرێکە لە دەستکاریکردنێکی خراپی سروشتی فیزیایی و سروشتی مرۆڤ، ینی پەیوەندی کۆمەڵاتیەکان تێکەدات. ئەو تا تەکنۆلۆژیای پیشەسازی و تەکنۆلۆژیای ناوەکی سروشتی تێکدا، ئەو تەنیا ماڵی کە لەم گردونە گەورەیە هەمانە بۆ مرۆڤ تایە بژی و سەدان هزار ساڵە تیا دەژی و ئەخەریک هەر تەکنۆلۆژیای دەشێوێنێ. لەبەرەوە من ئەساسەن نەیارم لەگەڵ تەکنۆلۆژیا بەم شێوازەی کە ئێستا بۆ ماوەی زیاد لە 200 ساڵە بەردەوام سروشت و ژیان و کۆمەڵگە و طبیعەتی ئینسان تێکەدا. ئەمڕۆ نەیارێک و هەوادارێکی سۆشال میدیا لە گفتوگۆدان، بەڵام دکتۆر لەگەڵتان بۆ ئەوەی کە سۆشال میدیا ڕۆحی پەیوەندیە کۆمەڵایەتیەکانی بەرتەس کردووە یا خوشتووە، بەڵام فراوانی کردووە بە دیوێکی تردا. فراوانکردنەکە بە دیوێکی زۆر سەطحی، زۆر فلات، بێتام بێلەزەت. یعنی لە تۆ جاران ئێمە کە کتێبێکمان دەگر بە دەستمانەوە بۆ ماوەی چەند ڕۆژێک، جاری وا هەبوو بۆ ماوەی هەفتەیەکیش، ئەگەر کتێبەکە گەورەتر بواە بۆ ماوەی چەند هەفتەیەک ئێمە چەند سعاتێکی ڕۆژانەمان تەرخانە کرد بۆ قوڵبوونەوە لەو کتێبە، لە ڕووداوەکانی ئەو ڕۆمانە، ئەو دیوانە شعریە، ئەو کتێبە فەلسەفیە، اقتصادیە، چیەک هەیە، تاریخیە. بەڵام ئێستا دەبینیت هەموو کەسێک بە خێرایی ئەم مۆبایلی بەدەستەوە هەروە دەکات. یعنی هەموو پەنجە جوڵاندنێکی بابەتێک ڕۆشت. بەس پێم بڵێ چ دەهاتێک چاوەڕێ دەکەیت لەوەی کە تۆ تەنیا چاوت بەر شتێکەوتووە، بەر سوورەیەک، تەنیا جۆل لە دەنگێک بووە فڕی دەدەیت. ئەم فراوانیە چ سوودێکی بۆ من هەیە؟ دکتۆر گیان وەرچەرخانی ئابووری ئیتر لە مەودووە لە ڕێگەی سۆشال میدیا و لە ڕێگەی فەزای گریمانەی مێتاڤێرسەوە ئەوێ با ئێمە بچووکی نەکەینەوە لە هەندێک بارودۆخە. بەڵام ئەوەی کە ئەمڕۆ زیاتر مەبەستمانە گەنگەشەی لەبارەوە بکەین ئەوەیە کە ئەزانین ئێستا توندوتیژی بە هەموو دیوە جیاوازەکانیەوە، بە هەموو جۆرە جیاوازەکانیەوە لە پەرستەندندایە، لە هەموو کۆمەڵگە جیاوازەکان بە خۆر ئاواییەکانیشەوە بەڕاستی. بەڵام لە ئێستادا هەز ناکەن بەڕێستان ئەم سۆشال میدیایە، باوەڕم تۆ هاوڕای لەمەیانە کە سۆشال میدیا هەستی شەڕەنگێزی لەم تەوژمی بەرەو پێشچوونی تەکنەلۆژیا و لەم بە جیهانی بوونەیە وای کردووە کە هەستی شەڕەنگێزی لای تاکەکان زۆر ببێ لەبەر ئەم ئاسانی بەردەسی ئامێرە زیرەک و سۆشال میدیایە. ئەساساً من قەناعەتم وایە سۆشال میدیا بوو بە زەمینەی داهێنانێک لە زمانی پەیوەندیکردن لە نێوە خەڵکە، داهێنەری زمانێکە پێی دەوترێت زمانی ڕق و کینە، زمانی تووڕەیی، زمانی غەزەببارین بەسەر ئەوانی ترە. لە کاتێکە ئێمە ئەگەر سەرنجی میدیای ترادیشنال بدەین، میدیای کلاسیکی هەر لە ڕۆژنامە و گۆڤار و رادیۆ تەلەڤیزیۆن و سینەما و شانۆ و پۆستەری سەرجادەکان، ئەمانە هەر هەمووی بەدەیان فلتەراتە دەپەڕین، دەیان دەرگاوان دەی پشکنی ئەم گوتارە هەتاوەکو پوختی دەکردەوە، وابێ کە لەگەڵ دابوونەریتی کۆمەڵگات، لەگەڵ سۆز و دەرونی خەڵک و ئاساییکردنەوەی ژیانی خەڵک و تەبایی و لەگەڵ مافی مناڵ و ژن و پەککەوتە و کەم ئەندامە بگونجێت، لەگەڵ هاوژینی و
پێکۆژیانی پێکاتەکانی کۆمەلگەیەک بگونجێ بەناو هەموو ئەم فلتەرانە تێدەپەڕی اینجا لەگەڵەوەشە لە کۆتاییە هەندێک جار دەبووە بە هۆکاری توندوتیژی ئەی چی دەڵێ لەگەڵ سۆشیال میدیایەکە کە هیچ فلتەرێکی نییە هیچ جۆرە فلتەرێکی نییە و بە پێچەوانەشەوە تەنانەت ئەوانی کە ئەو نووسەر و ئەدیب و ڕۆشنبیر و ئەکادیمیانی کە سۆشیال میدیایان هەیە و دەیانەوێت بە فلتەری ڕۆشنبیری و فلتەری کەلتوری و فلتەری ئاینی و کۆمەڵایەتی و یاساییە گوتار و وتارەکانیان بڵاو دەکەن بکەنەوە کەمترین خوێنەریان هەیە کەمترین بینەریان هەیە ئەی لە بەرامبەر ئەو وتارە سەنگین و ڕێک و پێک و باش هەڵسەنگێنراوەی خۆتە کە دەینووسیت بۆ خزمەتی کۆمەلگا لە بەرامبەر تۆیە کەسێک جڕتێکی لێداوە کەسێک جوێنێکی داوە کەسێک هێرشێکی ناڕەوا ئەکاتە سەر کەسێک کامتان تەماشاکەر و کامتان بەرکەوتتان زیاتر بۆ کامتانە ئەمە کارە ساتێکێک کە ئەم سۆشیال میدیایە بۆتە ژینگەیەکی لەبار و زۆر گونجا و بەرهەمهێنی زمانی تووڕەیی و زمانی توندوتیژی و زمانی ڕکوکینە خەڵک ڕکی لە یەکتریە بێتەوە کۆخۆت لە من باشتر دەزانیت ڕەنگە بەشێکی زۆر لە جۆگرانی بینەران باش بزانن کە یەکێک لە پەیامەکانی میدیا دروستکردنی ئاشتەوایی کۆمەڵگەیە ئینتیگریشنی کۆمەڵگەی یەکخستنی کۆمەلگای یەکخستنەوە ئەمە یەکێکە لە ئەرکەسەرەکەەکانی میدیا بە وجدانت سۆشیال میدیا ئەماکە یا پێچەوانەوە ئەسڵان لەناو ئەوەی لەناو سۆشیال میدیا ئەگوزەرێ بەڕاستی بێ گوێدانە ئادابی گشتی و هەستی نەتەوایەتی و هەستی ئاسایشی کۆمەڵایەتی ئەو کللتور و دابوونەریتەی هەیە هەمووی وەلاندراوە لەناو سۆشیال میدیادا اینجا لەبەر ئەوەی کە سۆشیال میدیا وەکو جەنابەت ئاماژەت پێکرد هیچ جۆرە سانسۆرێکی نییە ئەمە لەلایەکی تر هەتاوەکو ئێستا لە دنیادا ئێمە یاسایەکی پتەومان نییە کە کۆنتترۆڵی هەموو ئەو خەوشانەی ناو سۆشیال میدیا بکە نابێت چونکە خودی خاوەنی تۆڕەکان زەرمەندن ئەگەر بێت و بەم شێوازە فلتەر لەسەر ناوەڕۆکی سۆشیال میدیا هەبێت سەر جەوهری بابەت بەڵێ داهێنانی ئەم تەکنۆلۆژیایە مەبەستدارە لەبەر ئەوەی تەکنۆلۆژیایەکی پێشکەوتووە ئەوە ناگەیەنێ کە ئەمە لە سوودی کۆمەڵگەی بەشەریە ئەمە لە سوودی گرفانی کۆمەڵێک شەریکاتەوە هیچیکە خەڵک بەش پێ و مەشغوڵ کراوە یعنی ئاستی خوێندەواری خەڵک ئاستی هوشیاری خەڵک ئاستی تەندروستی خەڵک ئاستی پەیوەندی کۆمەڵایەتی خەڵک ئاستی ڕەوشت بەرزی خەڵک ئاستی زمان پاراوی خەڵک هەموو ئاستی چێژی هوەری خەڵک هەمووی دابەزیوە نەک لە کوردستان و عێراق لە هەموو جیهانەوە خۆدوتت ئەمە ئەزمەیەکی دروست کردووە زۆر بە ئاسانێتوان چارەسەری بکەن بەڵام نایکەن چونکە وەک بابەتی هینەکەوایە هەموو پاکەتێک جگەرە لەسەر نووسراوە جگەرە بێتە هۆکاری دروستبوونی سەرەتان ئەی بۆ ڕای ناگرن هەموو چەکێک لە بچووکترین چەکەوە لە تاپڕێکەوە هەتاوەکو ساروخێکی نەوەوی هەموو کەس دەزانی ئەمە ماڵوێران کەر و بکوژە ئەی بۆ ڕای ناگرن جا بۆ ڕای ناگرن خاوەنی فەیسبوک کۆمپانیای مێتا کە فەیسبوک و ئینستاگرام و واتسئاپە کە پیاوێکە نەخۆشە خۆی نەخۆشی پارەیە لەم ڕۆژانە ئەڵێ چی من کاتم نییە فەیسبوک بەکاربێنم کتێبە خوێنمەوە و ڕسمێکی خۆشی داناوە بە کتێبێکەوە کارەساتی کردووە خۆی کتێبە خوێن بەڵێ اینجا ئەڵێن یەکەم هەر توێژینەوەیە کا خوێنمەوە ئەڵێت خاوەنی فەیسبوک گەورەترین تاجری مخدراتە لە سەرتاسەری دنیادا چونکە ئەمەی کە خەڵکی ئاڵوودە کردووە لە مخدرات مەترسی زیاترە چونکە بەپێی توێژینەوەکان خۆشت باشە زانی کاک دکتۆر بەهات ئەتوانی واز لە هین بێنیت بە چەند ستێپێک بەڵێ لە مخدرات لە مادەی هۆشبەر بەڵام ناتوانی ئەوە تا چەند دکتۆری نەفسیان داناوە لە ئەمریکا بۆ چارەسەری ئەو کەسانی کە گیرۆدەی سۆشیال میدیان یاخود تەکنەلۆژیان و ئەیانەوێ لی قوتار ببن جا بێمۆسە قسەکە ئەسڵێکە لە یەکێک لە کۆنفرانسە نێودەوڵەتیەکان لە جامعی واشنگتن بەشداری کرد بتارێکی هەبوو وتی ڕاشکاوانە وتی من نیگەرانم لەوەی کە ئەو گوزارێت لە ناو سۆشیال میدیا وتیان ئەی بۆ چارەسەری ناکەی ئەزانی وەڵامەکەی چی بوو نۆ کۆمنت هیچ وەڵامی نەبوو
ئەمە بۆ خۆی ڕاستە و خۆ پێچەڵێ من ئەمەمەوێ من لەمە بەرهەمی خۆم بەدەستە خەم بەڕاستی. دکتۆر یەک شتی تر حەزەکەم یعنی ڕوونکردنەوەی لەسەر بیت کە ئەم توندوتیژیە زۆرە لەناو فەزای تەکنەلۆژیا و لەناو تۆڕە کۆمەڵایەتیەکاندا کاراکتەری نەناسراومان ئێمە زۆرە پەیجی بێخاو ئەمانە هۆکاری سەرەکی نین بۆ ئەوەی کە تا دێت ئەم توندوتیژیە لە پەرەسەندندایە. ئەساسەن لە میدیای ترادیشناڵە هەموو بابەتێک لە راپۆرتێک تاوەکو فۆتۆیەک تاوەکو شعرێک ڕپۆرتاژێک چاوپێکەوتنێک هەمویان خاوەنەکانیان دیار بوو هەم خاوەنی نووسەرەکەی داهێنەرەکەی و خاوەنی ئەو دەستگایش کە بڵاوی دەکاتەوە هەموو خەڵکەکان ناسراو بوون دیار بوون لەبەر ئەوە هەموو کەسێک بەر لەوەی ئەلفێک هەڵبێنێتەوە 1001 حسابی دەکرد ئەم قسەی چۆن دەکەوێتەوە ئایا لە ڕووی یاساییەوە ئەم قسەی ڕەوایە گونجاوە نابێتە مایەی پێشێلکردنی سیاسی ئایا هەستی ئاینی هەستی دەرونی هەستی عاتفی خەڵک بریندار ناکات ئایا کۆمەلگە ئەمەی پێ قوبوڵە ئایا ئەمە لە بەرژەوەندی مرۆڤایەتیە هەموو ئەم سوالانی لە خۆی دەکرد و لەبەرەوەی ناوی ناسراوە شکلی دیارە خەڵک دەیناسێت چێە بەرپرسیارەتی یاسایی ڕاستە و خۆی یەخی خۆی دەگرت بەڵام ئەم تەکنۆلۆژیایە ژنگەیەکی بۆ ئەو دزانە فراهەم کردووە بۆ ئەو قاتلانە بۆ ئەو نەکیرە و نەناسراوانە فراهەم کرد کە بە ئارزوی خۆیان تەراتێن بکەن و بەرەڕووی هیچ شتێکش نبنەوە و بتوانن نکوڵی لە هەموو شتێکش بکەن یعنی تەنانەت وای کردووە ئێستا دەبینین بەم ڕۆژگارە من راپۆرت دەخوێنەوە لەسەر ئەوەی کە فلانە کەسی ناسرا و فەیسبووکەکەی فلان شتی نووسیوە پاش سعاتێکە لە من فەیسبووکەم هاکراوە اینجا ئایا ڕاستەکە یان نا یعنی تەنانەت ئەوەندە چێژ لەم هێرش بردن و پەلاماردانی خەڵکو و گوتاری ڕکوکینەیە دەبینن هەندێک جار بیریان دەچێتەوە کە ئەمە لە ژێر ناو ڕسمی خۆیاتی بڵاوی دەکاتەوە کە بڵاوی دەکاتەوە وەختێک کاردانەوەکانی بۆ دێت بە پەلە ڕوونکردنەوەیەک دەدا لە من فەیسبووکەکەم هاکراوە ئەمە من نیم تویتەرەکەم هاکراوە هی من نییە یعنی ئەمە نیشانی ئەوەیە کە دەبێ ئێمە ئەگەر ئەم تەکنۆلۆژیایە و کەموو تەکنۆلۆژیەکانی کە مامەڵی ڕۆژانی لەگەڵ دەکەین و بۆتە پێویستیەکی ڕۆژانەمان ئێمە سنووری بەدابنین ئەگەر نا ئەو سنوور نازانی خۆی ئەو ئەساسن بۆ ئەوە هاتووە کە ناخ و دەروون و پێکهاتەی ئینسانی ئێمە داڕزێنێت ئەبێ ئێمە خۆمان بزانین چۆن سنوورێکی بۆ دادەنین من تەرکی دەکەم تۆ تەرکی مەکە بەڵام بزانە چۆن بەکاری دێنیت و بۆ چی بەکاردێنیت و لە چ بوارێک بەکاری دێنیت منش لەگەڵتەم ئەگەر کەسێک بێوێت و کەسێک وشیار بێت و کەسێک کاتی هەبێت و تەندروستی گونجاو بێ بۆ ئەمە مەزاجی باش بێت یعنی حساسەتی نەبێ بەرامبەر هەموو شتێک دەتوانێت فەیسبوک زۆر بە بابەتی زۆر باش بەکار بێنێ بەڵام من خودی خۆم من تەحملی ئەوە ناکەم یعنی وەکو هەندێک کەس نیم هەندێک کەس وتارێک بڵاوە کاتەوە هەر لە فەیسبوکێکی خۆی 2000 جوێنی پێدراوە ئەڵێم ئەمە بۆ جواب نایدوڵێ مشکلە نییە یعنی جوێن پێدان و سوکایەتی پێکردن بۆ تشتێکی تەطبیع بووە بۆ تشتێکی ئاسایی ئەو بە من قبول ناکرێ بەڕاستی ناتوانم من بابەتێک بنووسم و نەخوێندەوارێکی نەناسراوی کەس نەدیتەی بێت لە خوارەوە جوێن بەواوکم بدا کێشەکە چییە باش و خراپ ڕوبەڕووی جنێ و ئەبێتەوە یعنی تەنیا ئەوە نییە تۆ وتارێک بنووسی کەمترین خراپەکان کەمترین بەڵام باشەکانی باشترین بابەتیش بنووسە خەڵک هەر قسەی لەسەرەکە بەڵام بەڕێژە کەمترینیان خراپترینی کارێکتەرەکانی ناو فەیسبوک کەمترین کۆمنتی خراپ باشیان یا خراپیان بۆ دەچێت هەموو دەستخۆشیان لێ دەکەن لایکیانەکەن یعنی من هەندێک کارێکتەرە بینم لە فەیسبوک و لە ئینستاگرام و ئەمانە بەدەستی خێزانم و کچم و کوڕمەوە دەیان بینم یعنی ئەمە 15 ساڵ لەمە پێش زۆر ناکاکە باسی قڕنێک ناکەم باشی 15 ساڵ لەمە پێشەکەم ئەم کەسایەتیە بەم ئوسلوبی قسەکردە لە ناو کۆمەڵگەی کوردەواریە دەرکەوتە ئەوەدا ئەمە شێتە دەستی لێ بشون بۆ خۆی بوو بە گاڵتە جاری ئێستا لە بەهۆی سۆشیال میدیاوە و بەهۆی ئەو جەماوەری کە سۆشیال میدیا بەکارێ پارەمانە ئەستێرەیە
ئەستێرێت داهاتی مادی و ڕەمزی و معنەوی سەدقاتی من و تۆی مامۆستای جامعەیە هەروایە بەڵێ ئەمە کارە ساتەکە اینجا یعنی من نووسری زۆر گەورە دەبینم فەیلسوفە بینم لە ناو کووردا هەیە داد و بێدادێتی بەدەست ئەوەی کە ئەڵێ من وتارێکم بڵاو کردێتەوە دەکەس خوێندێتەوە دەکەس من ئەو کارێکتەرە مهڕیج و گاڵتە جارانەشە بینم بە سەدان هەزار خەڵک دەیبینێت و کۆمنتی بۆ دەنووسن و دەستخۆشی لێ دەکەن و بازار گەرمی بۆ دەکەن لە کاتێکە ئەم جۆرە کەسانەی کە ئاماژەت پێکرد خودی هەموو ئەو نمایشانەی ئەیکەن ئەو قسانەی کە دەیکەن ئەو بابەتانەی کە بڵاویەکەنەوە جۆرێکە لە توندوتیژی دەرونی لەیەکەوێتەوە توندوتیژی سۆزاری بەڕاستی لەیەکەوێتەوە توندوتیژی فیزیکی ئەو زمانی ئەو دراسەیەکی زمانی قسەکردنەکانە بکە بزانە چەند وشەی زبریتایە بەداخەوە چەند وشەی ناشایستیتایە چەند وشەی تایە بۆ سوکاتیکردن بە بەرامبەر بۆ گاڵتەکردن بە بیر و بۆچوون و هەست و سۆزی خەڵکی کرد گاڵتەکردن بە مێژوو گاڵتەکردن بە هونەر گۆرانێکی عەلی مەردان بێنیت بیکەی بە کەلیمات یعنی هەمان ئاواز بێنی کەلیماتەکانی بکەی بە دۆشاوی تەماتە و لۆکا و نازانم ئەمە کارەساتە ئەمەیە توندوتیژی سوکایەتیکردن بە هونەر بە کەلتور بە دین ئەمە خۆی لە خۆیان گەورەترین توندوتیژیە کە ئێمە بەڕاستی پێی پێنابین کاری لەسەر ناکەین بەڵام بۆ شتێکی ئاسایی بەڵێ بۆ بەس ئەمە نابێ ئاوا بڕوا بەڕاستی ئەمە نابێ چونکە خۆت وتت هۆکارەکەی ڕەنگە ئەوە بێکە دەستگا میدیایە کلاسیکیەکان نازنامە دیارە خاوەندارێتی دیارە بەڵام لێرە نازنامە نییە خاوەندارێتی نییە زۆر جار کەسایەتی دووەم هەیە دەزانی دکتۆر بەهات شتێکی تر لە ناو سۆشیال میدیا هەیە کە ئەمەیانە زیاتر توندوتیژیەکە کەسایەتی دووەمی خۆمانین ئێمە کەسایەتی ڕاستەقینەمان نین زۆر بەمان لە ناو سۆشیال میدیا کەسایەتی دووەمانین بۆیە ئەم جۆرە توندوتیژیە جیاوازانەی لێ ئەکەوێتەوە کە کۆمەلگا تاپۆی خستۆتە سەری هەموو ئەو شتانە دەکەین کە ئاین تاپۆی خستۆتە سەری هەموو ئەو شتانە دەکەین کە نەویستراون و ئێستا خواستی لەسەرا ینی شتێک دەکەیت بازارەکە ئەوەی دەوێت بەڵام وەکو وتت چارەسەرێکی سەرەتاییت باس کرد لە درێژەی قسەکان تاوتت با ئێمە ئەوە خاوەنی تۆڕەکان دەستی لێ پشۆ نایکەن باشە ئەی حکومت چی بکە یعنی تەنیا چارەسەرەکە لای خودی خۆمان هۆشیاری بەکارهێنانمان هەبێ ئێگەر ئەم ئاخر دکتۆرگیان من و تۆ هۆشیاریمان هەیە تۆ یەقینەن گەشتیتەوەی بەکاری ناهێنی منی ژەزانم چۆن بەکاریهێنم ئەی خەڵکێکی ئاسایی چۆن ئەم هۆشیاریەی پێ بدەیت بە هەفتەی ڕابردوو یەکەم هەنگاو نراوە لەم بابەتە باشە کە پاکیجی خێزانیان داهێناوە بەڵام هێشتا بە شەرمەوەیە یعنی خەڵک ناچار ناکرێەوە وە کۆمپانیەکان ناچار نین بانگەشە بۆ ئەمە بکەن ئەم پاکێژی خێزانیا بەشێکی زۆر لەم بابەتانە هینەکات ڕادەگرێت لە حدێکە بەڵام یاسایەک بۆ بەکارهێنانی میدیای دیجیتاڵی میدیای ئەلکترۆنی زۆر پێویستە ڕۆژێ زووتر بیکەی درەنگە ئەم یاسایە بەڵام لە ناو سنووری ئەندام پەرلەمانەکانە چەق نەبەستێت لەوێ و بەتەنیا ئەوان مناقش لەسەر بکەن با ئێمە نزیکەی 12 ساڵە ژەهری سوۆشیال میدیا دەکرێت بە قورگ و جۆ و چاومانە بە ساڵێکیش تەحملکەین ساڵێک گفتوگۆیەکی کراوە بە چەند کۆنفرانسێک بە بەرنامەی تەلەڤیزیۆنی دیبەیتێک بکرێ بە خەڵک بەشدار ببێن وردە ئەم سیاسایە گەڵاڵە بکرێت کە بە جۆرێک بێت کە کەمترین زەرەر بدا لە ئازادی ڕادەربڕین و زۆرترین سوود بگەینێ بە بەکاربەرەکانی بە تایبەتی ئەوانن کە لە تەمەنیەکان هۆشیاریان کامڵ نییە یعنی ئەوەی کە لە تەمەنی 10 ساڵیەوە داخلی ئەمڕۆ بالمناسبە وتارێکی تەنز ئامێزی دکتۆر شێرک عەبڵام خوێندەوە ئەڵێ کوڕی ئەم سەردەما هێشتا ژەمی پێنجەمی ئیفلیجی لێ نەدراوە دڵی سوورە نێرێت وێنەیەکی زۆر سەیرە هێشتا ئەبێ 5-6 ژەمی ئیفلیجی لێ بدرێ عنی تا 5-6 ساڵی هێشتا ئەوەی تەواو نەکردو بەڵام بەهین بە پۆست دڵی سوورە نێرێ بۆ خەڵک ئەوە معنای وایە شتەکان هەمووی گۆڕاون
ینی ئێستا تۆ خۆت لە دڵی سوور بێ بەشیشی لە ناوچکە فەیسبووکت نییە دڵی سوورت بۆ نایە من بۆمیەت خۆشی شەوە نییە هەستێکی ئەوە خۆی مشکلەکە ئەمەیە ینی بڕوات بکە تەنانەت لە سروشتیشە هەموو شتە خۆشەکان ئەوانی خۆشی دەبەخشن جۆرێک لە هەڵخەڵەتانی تێدایە وە زەرەر لێدات یعنی هیچ شتێکی تاڵ و ناخۆش زەرەر پێت ناگەین لە سەحەتیشدا هەموو شتە تاڵەکان مفیدن سوود بەخشن بۆ جستەی مرۆڤ بەڵام شەکر خوێ گۆشت هەمووی ئەمانات بە تاموچێژن هەمووی کە لە سنوورێکی بەزاند بێتە زەرەر ئەوانی کە فەیسبووک و سۆشیال میدیاش بەڕێوە دەبن و داهێنانی تیا دەکەن ئەم خاصیەتی مرۆڤ زۆر باش دەزانن لەگەڵ هەموو ترش و خوێپیەوەکردن و هەموو بەهاراتێک زیاکردنێک بە قست ساڵی جارێک شتێکی تازی بۆ زیادەکەن ئۆپشنێکی تازەیە دەدێ ئەمە چێژەکە زیاترەکە لای خەڵک و خەڵک هەتا دێت ئەم چێژی لەسەر ئەمە ڕادێت وای لێ دێ هیچ شتێکی کە چێژ لێ نابینێ من زۆر جار ئەم قسەیم کردووە دکتۆرە مناڵێک بێنە فێری بکە کە دەستی کرد بە خواردن لە تەمەنی 2 ساڵیەوە خواردنی تیژ و تونی بدەرێ باشە وەختێک تەمەنێ بێتە 5-6 ساڵان هەرچیت هەستکردنی تامەکانی تر هەیە لەسەر زمانی لە شیرینی لە ترشی لە سوێری لە تاڵی نایکات ئەفەوتێت تەنیا تامی تیژیەکە یعنی ئەگەر تۆ خواردنێکی شیرین بێتێڵێ هەر پڕیکە لە شەکر بۆیڵێ ئەمە چ خواردنە بێت ئەمە چیە ئەبێت تیژ بێ هەر ئێمە جەماوەرەکەمان بەم شێوەیە ڕاهاتوە ئێستا هەم هەندێک میدیای پۆپۆلیستی و ئاژاوەجێڕ و میدیای ئیسارە و ڕوژاندن لە ڕۆژنامە و گۆڤار و ڕادیو تەلەڤیزیۆنەکانمان و بەپاڵ ئەمانیشەوە سەرباری هەمووی سۆشیال میدیاش چێژی ذائقەی خەڵکی وا ڕاهێناوە کە هەموو شتێکە بێت توندوتیژی گاڵتە پێکردن ئیسێتار گاڵتە سوکاتی پێکردنی تیاابێ ئەگەر نەتامی نییە هەستی پێ ناکەبێت یعنی شتێکی جددی واقع کامین لێ نابی کەواتە چارەسەرەکە ئەبێت دیسانەوە لەوە بگەڕین ئەبێ جارێ وەکو گۆرانی مەزن وتنی باب ئەبێ جاری مەزاجی کوردەواری ڕاستکەینەوە چونکە مەزاجی کوردەواری چێژی کوردەواری تێک چووە شێواوە کە شێواوە ئێمە هەرچیەکی لەگەڵ بکەین یعنی هەتا من مستان دڵنیام کەمترین ئەم بەرنامەی تۆ چکە جددیە لە ناو هەندێک پرۆگرامی تری کە مەسەر هەندێک تەلەڤیزیۆن و ڕادیوی تر دەیکا ڕەنگە زۆر کەمتر بێت ڕێژەی بینەر و بیسەرەکی بە بەراوردی پێ زۆر کەمترێ لەوان بۆ چونکە ئەم قسانی ئێمە دەیکەین سوودی هەیە زەرەر نییە نەکە سوود مەبەستم چییە یعنی مستەقبلێک نییە ڕسیڤەرێک نییە لە مێشک و چێژی گوێگروبینەرەکە تا کە ئەوە وەرگێت و ئەو کۆدە بکاتەوە کە ئەوەی نەبوو بەبێ تامەی بینێت ئەڵێ ئەمە چێم قسە قۆڕانێت خۆ ئەمە چێم قسانە ئەی گۆڕێەوە چێت سەر شوێنی کە دوو قۆ گۆرانی قۆڕ دوو قسە ڕاستەقینەکە لای ئەوە بێتە قسەی قۆڕ قسە قۆڕەکە ئەبێتە ئەمری واقع بزەبەت ئەوەیە بزەبەت ئەوەیە هەموو ئەمەیە بەڕاستی ئێمە زۆر جار دکتۆر بەهات لە ئەو کاتانەی میدیای نوێ سەری هەڵنەیا بوو تەماشاکەری تەلەڤیزیۆنەکان بوو خوێنەری ڕۆژنامەکان بووین ئەگەر بەهاتە با و تەلەڤیزیۆنێک بە ئاسانی کۆنتترۆڵی جەماوەری خۆی بکردای یاخود جەماوەرێکی زۆری هەبواە ئەمان و ئەی لەو تەلەڤیزیۆنە توانای ئاراستەکردنی هەیە بەڵام ئێستا بۆ خۆی ئەم میدیایە بۆچی ئاوهایە ئەم شتە خراپانەی وا لێ کردووە توندوتیژی کردووە بە شتێک کە چێژی لێ ببینی لەبەرەوەی بەڕاستی توانای ئاراستەکردنی هەیە ینی بۆتە شتێکی نۆرمەڵ ئاراستەکردنی خەڵک بۆ ئامادەکرا بووە بەڵێ پێشتریش ئامادە سازی بۆ کراوە ئەم شتە درێژە ئەکێشێ و ئەڕوا بۆ مێتابێرس و ئەچێتە جیهانێکی گریمانەی ئەمە خراپترە بێ بەڕاستی بۆیە ئەمەیان کارەساتە کە جیهانی بەڕاستی لە ئێستادا
خەریکن ئامادەکاری بۆ ئەکەن بەڵام پسپۆڕان بەردەوام هۆشداری دەدەن لە مەترسیەکانی بەڵام سەرمایهداری جیهانی گوێ بەڵام گوێ ناداتێ چونکە ئێستا بۆچی سەرمایهداری جیهانی گوێ نایاتێ لەم چەند ڕۆژەی ڕابردووە جەنابەت ئەگەر لە سوۆشیال میدیاشەوە نەبێت لە ڕێی تەلەڤیزیۆنەکانەوە ئاگاداری کە دەسەڵاتی دادوەری بڕیاری داخستنی تیکتۆکی یاوە لە هەرێمی کوردستان لەبەر هەموو ئەم توند و بەڵێ لەبەر ئەم هەموو توند و تیژیانە و لەبەر ئەموو ئەم گرتە نەشیاوانەی کە چاوی خەڵکی پێ ئەکاتەوە کە هەموو ئەو تەمەنەیە کە تۆ ئەڵێ لە سەرەتای قسەکانت ئاماژەت پێکرد زۆرترین تەمەنی کە بە ئاسانی ئاراستە ئەکرێن ئێستا بەکارهێنەری تیکتۆکن بەڕاستی ئەم بەڵێ ئەم هەرزەکارانەیە کە وای کردووە تیکتۆک ژەهرێکی کوشندە بداتە کۆمەڵگە لەبەر ئەم شتە نەشیاوانەی کە بڵاوی ئەکاتەوە لەبەر هەموو ئەم دەمارگیری و هەستی شەڕانگێز و تونند و تیژیانەی کە هەیە بەڵام وەکو تۆ ئەڵەی دەسەڵاتی سەرمایهداری گوێ بەمە نایە لە ئێستادا کێبڕکەی هەموو پلاتفۆرمە ئەمریکیەکانەکە لە ڕووی ڕیکلام و لە ڕووی مارکێتین و لە ڕووی تەسەوق و بازرگانی و پیشەسازیەوە کە سین کاری لەسەرەکە من هەرچەنە من بەڕاستی ناڵێم دابخرێ لەگەڵ داخستنانی من لەگەڵ فلتەر دانانام بۆ هەر یەکێک لە پلاتفۆرمەکان بەس من پێشببینی ناکەم کە دابخرێت ئەمە شتێکی ئەستەمە بەڕاستی داناخرێت هەر وەختێک سەرمایهداری گەیشتە بەڵێ ئەو قەنەعەتەی کە ئەمە زەرری هەیە و بێ دابخرێ ڕایگرێت یا هەر لە بنەڕەتەوە فتەری وەدا بدێ ئەوە بزانە سەرمایهداری واز لە بۆمبی ئەتۆمیش دەهێنێت واز لە ڕۆکێت و ساروخی دوورهاوێژیش دەهێنێت بەڵام دەیکات نەخێ نایکات ئەوە ئێمە بەرچاوی خۆمانەوە شەشەم تا حوتەم کۆنفرانسی جیهانیە بۆ پاراستنی ژینگە و بۆ ڕاگرتنی گەرمبوونی گۆیزەوی دەگیرێت و دەیان بڕیاری لە لێ ئەدرێت و بەڵێن دەدەن بەڵام جێبەجێ ناکەن ئەی ئەو هەموو شەبەکە کار و مگناتیزیانەی کە هەیە ئەمە تەسیراتی خراپی لەسەر ژینگە دروست کردو دکتۆر ئەگەر ڕابگیرێکەواتە تۆ بێ پلاتفۆرمەکان لابەری بۆ خۆی ئەمریکا لەسەر ئێستا لەسەر هەموو ئەو کۆمپانیا زەبەلاحانەی تەکنەلۆژیا ئەڕوا بەڕێەوە دکتۆر ئەستەمە زانی چی ئەمە طبیعەتی سەرمایهداریە لە جیهانە هەتا دێت وحشیترێ بێت هەتا دێت دەڕنتە درێ و وەکو جۆرێک لەو دڕندانی کە هەتا خوێن ببینێت و تاوەکو قوربانی زیاتر ببینی ئەو چێژی زیاتر لێ دەبینێت ئەمە وەزعێکی جیهانیە ئێمە لە پەراوێزی پەراوێزەکانیشان یعنی عێراق خۆی بۆ خۆی لە پەراوێزی هەموو ڕووداوەکانی دنیاە ئێمە لە پەراوێزی عێراقشین یعنی لەبەرەوە کارەساتەکان ئێجگار زۆرە و خڵتەی هەموو شتەکان بەر ئێمە دەکەوێت یعنی حتا جەوهرەکەی بەرێمە ناکەوێت یعنی فەیسبوک خۆتەزانی چۆن داهات بۆ پەیوەندی کۆمەڵێک لەناو زانکۆیە دوایی ئەم زانکۆیە چەند کۆلێژێک و جازانکۆکە لەگەڵ چەند زانکۆکانی کە و ویلایەتێکی گرتەوە بەڵام دواتر کە جیهانی گرتەوە من تەسەورەکەم یەکەمین کەس فەیسبوکی بەکارهێنابێ لە کوردستانە هەر نەیزانیەوە فەیسبوک چییە نەئەزانێت لە شۆ هاتووە نەئەزانێت مەبەستەکان لە چی بوون و چۆن تەتەوری کردووە خۆی لە پێشا چی بوو بەچی هیچ لە مشتە نازانێت چ جای ئەوەی کە هەرزەکارێکی ئەمڕۆ کە بەکاری دێنێ هەرمەبەستینەوە چییە یەک قائیمەی بۆ نووسراوە ئەگەر پیا بڕۆ بیخوێنێتەوە کە نازانی بیشی خوێنێتەوە دوسێ سعاتی دەوێ بیخوێنێتەوە نایخوێنێتەوە یەک ئەگری لێدا لە ژێرەوە ڕۆشت ئەیتر خۆی کرد بە ژێر باری کۆمەڵێک شتەوە کە نازانێت چییە هەموو حکوومەتی هەرێمی کوردستان ڕەنگە 4-5 زانیاری هەبێ لەسەر من و تۆ هەموو هەراو هاوڵاتی کە ئەزان نای باوکو باپیرمان چیە شوێنی دانیشتەکەمان چی وەزیفەمان چی ئەمرمان چەندە تەواو سوۆشیال میدیا فەیسبوک هەموو نازنامەی ئێمە ئەزانێت تۆ حەزت لە چ لە جلوبەرگێکە بۆ نمونە چۆن ئەزانێت دکتۆر بەهات چۆن ئەزانێ حەزت لە چ جلوبەرگێکە بۆ نمونە شۆپێکی جلوبەرێک یەتە بەردەمە ستایلێکی جلوبەرێک یەتە بەردەمە لایکێکی چەند دقە بە دیاریەوە وەستاویت کە ئەم لایکە ئەکەی یەک دنیاش جلی ترت پیشانەیە
بالضبط ئەمەیە وات یعنی حەز و خولیای بەکارهێنەرەکانی وێنەکانی خۆت بەڵێ سەردانەکانت ئەمانە هەر هەمووی ئەچێتە ناو داتابیسەوەی سەرمایهداری زۆر بەهێزە ئێستا یعنی من مەترسێکم لەمایە ئەڵێم عێراق و کوردستان کۆمەڵی خەڵک بەڕێوەی دەبن ئێستا حالیان کە بەشێکی هەرە زۆریان خوێندەواری کلاسیکین یعنی بە کۆنکریتی خوێندەوارن و بەشێکی زۆریان تێکۆشەر بوون و قوربانیان داوە ئازاریان چەشتووە سجنیان دیوە پێشمەرگایەتیان کردووە مرگیان بە چاوی خۆیان دیوە تاوەکو ئەم ئەزمونیان دروست کردووە بەم حاڵەشەوە ئەمە وەزعمانە بیەنە بەر چاوی خۆت 15 ساڵی تر 20 ساڵی تر ئەمەی کە ئەمڕۆ لە حکومڕانیایە وەک تاکەکان کەسی لە ژیانە نەماوە چێ دەیبا بەڕێەوە هەر ئەوانی کە ئێستا لەسەر تیکتۆک و یعنی ئەوەی ئەمڕۆ تەمەنی پاڵەوانەکانی تیکتۆک و فەیسبوک و چۆکوێ ئەوانە ئەم وڵاتە دەبن بڕێەوە ئەبێ وەزعمان لە چیا بێت بەس ئەوە بێنە بەرچاو کەواتە سۆشیال میدیا وای کردووە کە وەکو دەسەڵاتی یەکەم ببینرێت جاران ئەگەر میدیا دەسەڵاتی چوارم بوو بێ ئێستا دەسەڵاتی ئەنتەری دەسەڵاتەکان نییە بەڕاستی چونکە پەرلەمان بەبێ حکوومەت ناتوانێت شتێ بکات حکوومەت بەبێ پەرلەمان و بەبێ فلتەری پەرلەمان زۆر بە زەحمەت شتی بۆتی ئەپەڕێنرێ و هەر شتێک شتێ پەڕێنرێ پەرلەمان توانێت پێ بڵێ ستۆپ ئەم دوانە هەردووکیان بەبێ دەسەڵاتی دادوەری هەر شتێ بکەن ئەوە تا حکوومەتی عێراقی بەم هەموو گەندەڵی و بەرەڵایی و فرەیی و ئینتیما جیاوازەوە محکەمەیەکی شەق و شەڕی فیدرالیان هەیە کەوتی ستۆپ تەواوە هەموو شتێک وەستێت بەڵام شتێک هەیە ناوی میدیایە ئەم میدیایە بە کۆن و تازەیەوە نەکەس دەنگی بۆ داون نەمڕە شەحەکانی هاتونە تەلەڤیزیۆن بڵێ من خۆم کاندی دەکەم بۆ بەڕێوەبەری تەلەڤیزیۆنی فلان یا بۆ فلان رادیۆ یا بۆ فلان پێگەی کۆمەڵایەتی هیچی ناکات و کەسیش دەنگی پێ نەداوە بەڵام بوون بە ئەنتەر بەسەر هەموو دەسەڵاتەکانەوە و دڵ و دەروون و مەزاج و شێوازی ژیان و قسەکردن و خواردن و دانیشتنی هەڵس و کەوتی هەموو خێزانەکانیان تێکداوە یعنی من لەم ڕۆژانە هەر بۆ سوعبەت شتێکم نووسی وەدام بە گۆڤاری خۆمان لە پۆلیتەکنیک گۆڤاری ڕاگەاندن بەسراتی خەیاڵی دروست کردووە ئەڵێ بۆ ماوەی 3 ساعت کوڕێکی گەنجە دەڵێ بۆ ماوەی 3 ساعت کارە ئینتەرنێتمان لێ بڕا ساعتێک تحملم کرد لە ژوورەوە بەڵام دوای ساعتێک هاتمە دەرێ سێرم کرد لە هۆڵەکەمانە ژنێک و پیاوێکی بەتەمەن دانیشتون کە دقەتمدا ئەمانە شێوایانەکەم و ئەیان ناسمەوە نازانم چێنۆمانە پیاوە پیرەکە پێوتموتی کوڕم وەرە دانیشە بەوە کەوتی کوڕم زانی مامە دایکم باوک من کە دانیشتمەمانان پاش نەختێک لە دوو ژووری ترەوە دوو خوشک و برای دوو کچ و کوڕی گەنج کاتنە دەرێ ئەوان هەر گێژ وڕ بوون کە ئەمەیان بینی وان زانی میوانین کە باوکم بانگی کردن وتی کچم و کوڕم لەوەرە ئێوەش دانیشن زانیم ئەمانە خوشک و برامن و تعارفمان کرد لەگەڵ یەکتریا و تۆزی قسەمان کردومانە دوای بۆم دەرکەوت ئەمام دوانە خوشک و برایم فرێند من لە فەیسبوک یەکتریە ناسین بەڵام شێوەی بیرچوو بوونەوە لەو قسانە بووین و ئینتەرنێت هاتەوە جوکەیەک لە مۆبایلەکانمان هاتوو هەر کەس چوونەوە ژووری خۆمان و پیرە پیا و پیرەژنیشمان بە دیار تەلەڤیزیۆنی و کوردستان میسوار و ڕووداوە بەجێهێشت ئەمە واقعە ئێستا سۆشیال میدیا ئەم واقعی خۆڵقاندووە لە ناو گەنجانە بە چەشنێک ئاڵوودەی خۆی کردوون کە شیرازەی ناو خێزانی بە تەواوەتی تێکداوە بەڵێ اینجا هەر لە چوارچەوەی خێزانە ئەمێنینەوە دکتۆر بەهات ئەم توندوتی ژیانە هەر بەپێی راپۆرتەکانی ڕێکخراوی بەخشینی نێودەوڵەتی ئەڵێ زیاتر لە ناو خێزاندا و ڕوبەڕووی خانمان یاخود با بڵین ئافرەتان دەکرێتەوە مە هۆکارەکەی چییە لەبەرەوەی لە هەموو شەپۆلێکی توندوتیژی لە مێژووە بوونەوەرە هەرە لاوازەکان بوونەوەرە بێ بەرگریەکان قوربانی یەکەم بوون و لە هەموو کە زیاتر بەر ئەو توندوتیژەکەوتون لە جەنگی ئاسایی بینی وڵاتانە بینی حزبەکانە شەڕی ناوخۆیە چێ قوربانی یەکەمە مناڵ خەڵکی پەکەوتە کەمەندام ژنان چونکە ئەمانە نەچەکیان پێ هەڵەگیرێت نەچەکیان پێ دیفاع لە خۆیان بکەن و بە ئاسانی چەکدارەکان دەتوانن هێرشکەنە سەریان
چ دەستدرێژی بکەنە سەریان چ ئیستیغلالیان بکەن بۆ کاروباری خۆیان چ بیان کوژن و بیان بڕن و تەواو نەجاتیان بێ ئەمەش جۆرێکە لە شەڕ سوۆشیال میدیا وەکوتم داهێنەری زمانی ڕکوکینەیە ئەم زمانی ڕکوکینەیە ڕەنگە نەتوانێت هەمویان ئەگەر 10,000 کەس بە نمونە وەرگین ئەم 10,000 کەسە هەر هەمویان جورئەتی ئەوە ناکەن گوێن بە سەرکردەیەک بدەن گوێن بە وەزیرێک بە بەرپرسێکی حکومی یا حیزبی بدەن جورئەتی ئەوە ناکەن ڕەنگە هەزاریان جورئەتکە بیکات لەژێر ئەنواع ماسکە قسەی خۆت بکە و فڕێبدا و بڕوە بەڵام هەر هەمویان جورئەتی ئەوواکەن کەم ئەندامێک بهێنە سەر ڤیددیۆکەی شێر بکەن لە بینی خۆیانە بە سەدان هزار شێر بکرێ کە ئەندامێک هێنراوە و گاڵتەی پێ دەکرێت لە چاخانەیەەکە لە مەجلیسێکە چکە من لاوازە کەس نین دیفاعی لێ بکە هەمویان ئامادەن وێنەی دیمەنی ئافرەتێک لە ناو بازار بەدزیەوە گیراوە لەبەر ئەوەی پانتۆڵەکەی تەسک بووە سمتی دەرکەوتووە بخواان شێریەکەن و ئەنواع وەسکاڵ قسەی هیچ و پوچی پێ دەڵێن مناڵ دەهێنن مناڵ بۆتە مای تیجارەت و پارەپیاکرد نیستە من هەندێک نمونم دیوە بەدەست خەڵکەوە کە مناڵەکانیان دەهێنن ڕۆژی چەندین جار هەر جاری 5-6 دقیقە لەسەر سوۆشیال میدیا دانێن و تەمسیلیان پێکەن قسەیان پێکەن و فۆلۆوەریان هەیە بە 10,000 و هەندێکیان بە ملیۆن لە کاتێکا بەپی یاسانی دەوڵەتیەکان هەر خۆی لە خۆیدا بەکارهێنانی مناڵ لە دەرەوەی مافەکانی منداڵە هەر خۆی لە خۆیدا ئەمە توندوتیژیە بەرامبەر کە مافەکانی منداڵ دەکرێت بەداخەوە دکتۆر کوردەواریاڵێ ئەم هەویرە ئاو زۆرە بەڕاستی ئەم بابەتەش زۆر لەوە زیاتر قسە هەڵەگرێ سپاسی ئامادەبوونە دەکەین سپاسی هەموو سەرنج و تێبینیەکانە دەکەین بە هەندی وەرەگرین بەڕاستی سپاسی و هەک بە دەوڵەمەنەشت ئەەکەین هیوادارین کەم تا هەندێک جار بەجارێک سەرەداوێک سوۆشیال میدیا بەکاربێنی تو چاومان پێت بکەوێت لێ من هەرەوەندە هەیە من ڤایبەر و واتساپ بەکارێنم بۆ لەگەڵ برادەرەکانی خۆمە و ئیتر ئەویتری توخنی ناکەم ئاسوودەبی و بە هیوای بەردەوامی دکتۆر بەهات مامۆستای زانکۆ لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر بەڵێ بیسەران و بینەرانمان بەڕاستی سوۆشیال میدیا توانایەکی مقناطیزیە هێزێکی بارگاویە چۆنی بوێت بەم شێوازە بارگاوی دەکا بۆیە هەوڵ مەدە سوۆشیال میدیا تۆ بەکاربێنێ هەوڵ بە تۆ سوۆشیال میدیا بەکاربێنی تاوەکو ڕوبەڕووی کەمترین توندوتیژی ببیتەوە تا پرۆگرامێکی تر بە ئاسوودەی تانەسپێرین و هەر شاد من و خواتان لەگەڵ.